هونەرمەندی میوزیکژان هۆگر محەممەد ڤۆیس کەڤەر بۆ گۆرانیەکی هەردی سەلامی دادەنێت. گۆرانی وەرە هەردی سەلامی بۆ فیلمی ئالوودە شڕیوێتی هۆگر محەممەد میوزیکی ئەو گۆرانەی بە ستایلی خۆی ژەنیوە. هۆگر محەممەد خۆی کاری ماستەرینگی بۆ میوزیکەکە کردو و کاری وێنەگرتن و مۆنتاژی کلیپەکەش لەلایەن شاد ئەبوو بەکرەوە ئەنجام درراوە. گۆرانی وەرەی هەردی سەلامی پێشوازی ڤیددیۆ میوزیکیش بەرهەمهێراوە و با شێوازی ڤیددیۆ میوزیک و هەروە سەر هەردی سەلامی لە سەرەتای ئامادەکاریەکانی فیلمی ئالوودەوە گۆرانەکەی پێشکەش بە ستافی فیلمی ئالوودە و دەرهێنەرەکەی کردووە.